بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز و خۆشەویست 51 ڕۆژ بەسەر دابەشکردنی موچەی فەرمانبەرانی مانگی 12 ساڵی ڕابردوو تێپەڕ دەبێت و تاوکی ئێستاش حکوومەت یاریەم هیچ بەدیلێکی بۆ دابەشکردنی موچەی مانگیەکی ئەم ساڵی فەرمانبەرانی هەرێمی کوردستان نیە و بۆ مەسەلەی دابەشکردنی موچەش چاوەڕێی نردنی و بڕەپارەیە کە ئێستا لەلایەن عێراقەوە ڕاگیراوە. لە شتێکیدا ژمارەێک لە ئەندامانی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنە جیاوازەکان داوا دەکەن دانیشتێکی پەرلەمانی کوردستان لەبارەی موچەوە بەڕێوە بچێت و کە تێیدا بانکێشتی سەرۆکی حکوومەت بکرێت. بە میواندارێک لە بەڕێزان کاوە عەبدولقادر ئەندامی پەرلەمانی کوردستان لە هەولێرەوە هەروەها لە بەریتانیەوە یادگار سدێک گەڵاڵی ماستەر لە بەڕێوەبردننی نەوت و گاز و شارەزا لە گرێبەستە نەوتەکان تاوتوی ئەم پرسە دەکەین. سەرەتا ڕاپۆرتێک دەبینێت. پەرلەمانتاری کوردستان لە فراکسیۆنە جیاوازەکان داوا دەکەن پەرلەمانی کوردستان دانیشتنێک لەبارەی موچەوە ئەنجام بدات. لە یادداشتێکدا بۆ سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان ژمارەیەک پەرلەمانتاری فراکسیۆنەکانی کۆمەڵ و یەکگرتوونەوەی نوێ و گۆڕان و یەکێتی و سربەخۆ داوا دەکەن پاڵپشت بە مادەی 66 بڕگەی یەکەم لە پەیڕەوی ناوخۆ پەرلەمان دانیشتنیشی ئاسایی ئەنجام بدات. دەربارەی موچەی فەرمانبەرانی هەرێم و بانگێشتکردنی سەرۆکی حکوومەت و لایەنی پەیوەندیدار بۆ پەرلەمان و چارەسەر بۆ موچەی فەرمانبەران ئەو پەرلەمانتارانە ئاماژە بۆش دەکەن ناکرێت حکوومەت موچەی فەرمانبەران نەدا و دۆخی هاوڵاتی بەو جۆرە لە ئاستێکی خراپدا بێ و پەرلەمانیش کۆ نەبێتەوە بێدەنگی هەڵبژێرێت. یادداشتی ئەو پەرلەمانتارانە لە کاتێکدایە حکوومەتی هەرێم هیچ موچەیەکی ساڵی 2020 دابەش نەکردو و لە پرسی موچەدا شکستی هێناوە و چاوەڕێی عراقی مفلیسە تاوەکو موچەی مانگی چواری بۆ بنێرێت بیدەن بە موچەی مانگی یەکی ئەم ساڵ. بۆ چارەسەری کێشەی موچەش وەفتێکی هەرێم بە سەرۆکایەتی قوبات تاڵەبانی سەردانی بەغدایان کرد بەڵام تاوەکو ئێستا سەرۆکی هەرێم و حکوومەت کە بڕیار بەدەستی سەرچین لە دۆسەی نەوت بۆ چارەسەری موچە سەردانی بەغدایان نەکردووە. وەفدەکەی حکوومەتی هەرێم زۆرترین وەزیری یەکێتی و گۆڕانی تێدایە و لە پارتیش سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیرانی هەرێم بەشدارە. لە کاتێکدا 51 ڕۆژ بەسەر دابەشکردنی موچەی فەرمانبەران تێپەڕ دەبێ و موچەخۆرانیش لە دۆخێکی سەختدان بەڵام حکوومەتی هەرێم جگە لە پارەکەی بەغدا هیچ بەدیلێکی دیکەی بۆ دابەشکردنی موچە نییە و خاوەنی لەرزۆکترین ئابووریە. ئەمەش دوای ئەوە دێت ماوەی 6 ساڵە حکوومەتی هەرێم نەوت بەسەر بەخۆ دەفرۆشێت بەڵام بەوتەی خۆیان 24 ملیارد دلار قەرزارن و ئێستاش موچەیان پێ نادرێت. ئەمەش پندێکی کوردی بیر دەخاتەوە کە دەڵێت بەردێک نەزان فڕی بداتە گۆمەوە بە 100 زانا نایەتە دەرەوە. جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز کاک سوپاس بۆ میوانەکانمان کاک کاوەگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین ڕۆڵی پەرلەمانی کوردستان لەم بارودۆخەدا چییە کە 51 ڕۆژ تێپەڕ دەبێت بەسەر دابەشکردنی یەکەم موچەی بڵین مانگی بڵین 12 کە وەزارەتی تەندروستی بەڵام تاکو ئێستا حکوومەت بەدیلی نییە هیچ فشارێکێ لەلایەن پەرلەمانتاران و پەرلەمانی کوردستانەوە؟ بەناوی خوای گەورە و میهرەبان بەداخەوە لە ماوەی ڕابردوو پەرلەمانی کوردستان هیچ ڕۆڵێکی نەبووە سەبارەت بە کێشەی موچەی فەرمانبەران و هەموو ئەو کێشانەی کە ئێستا لە هەرێمی کوردستان هاتوونەتە کایەوە. ئەمەش هۆکارەکە دیارە بەوە دەگەڕێتەوە کە پێشتری زۆر جار باسمان کردووە پەرلەمانی کوردستان بەمەبەست بەتایبەت لەلایەن هەردوو حزبی دەسەڵاتدار پارتی و یەکێتی بێهێز کرایە یاخود لاواز کرایە یاخود دەتوانین بڵێن بێدەسەڵات کرایە بۆی پەرلەمان ڕۆڵی سەرەکی خۆی کە گەورەترین و باڵاترین دەسەڵاتی یاسادانان و دەسەڵاتی سیاسیە لە هەرێمی کوردستان ڕۆڵی خۆی نەبێنێ لە چاودێریکردنی حکوومەت و لە دانانی یاسای باش کە خزمەت بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکات و هات پەسەندکردنی بودجەی هەرێمی کوردستان. ئێمە پێشترش باسمان کرد یەکێک لەو خەلەرانەی کە لە هەرێمی کوردستان هەیە ماوەی 6 ساڵ نزیکەی 7 ساڵە بودجەی
هەرێمی کوردستان ئەتوان بڵێم 7 ساڵە بودجێ هەرێمی کوردستان پەسەند نەکراوە بودجە نەهاتۆتە پەرلەمانی کوردستان کابینەی ڕابردووەم کابینەیەش بە ئارەزووی خۆیان ئەو داهاتەی کەوا هەبووە لە هەرێمی کوردستان بە ئارەزووی خۆیان خەرجیان کردووە ئەوەی کەوا بۆ موچە خۆران خەرجیان کردو ئەوەی تر کە تەخشان و پەخشانیان کردووە بە ئارەزووی خۆیان کردووانە بۆیە لە ئێستادا هەوڵێکێ لە پەرلەمانی کوردستان کە دوای ئەو کەرەنتینە و دوای ئەو منعەتە جەولەی کە لە ماوەکانی ڕابردوو هەبووە خولێکی تەشریعی لە سەرەتای مانجی پێنجەوە دەست پێ بکاتەوە و بەیانیش کۆبنەوەی سەرۆکی فراکسیۆنەکان و سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان ئەنجام دەدرێ بۆ ئەو مەبەستە کە سەرجەم فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستان تێدا بەشدارە بنووە بەشێک لە پەرلەمانتارانیش کە وەکو لە یاداشتەکە دیارە داوایان کردووە کە دانیشتێکی تایبەت ساز بکرێ بە ئامادەبوونی سەرۆکی ئەنجومەنی وەزیران و لایەنی پەیوەنددار وەزیری دارایی و لایەنی پەیوەنددار بۆ ئەوەی بەرچاوڕوونیەک بدرێتە پەرلەمانی کوردستان کە هۆکاری پێنەدانی موچەی فەرمانبەران بۆچی دەگەڕێتەوە کە ماوەی زیاد لە 50 ڕۆژە بەشێک لە فەرمانبەرانی هەرێمی کوردستان موچەیان وەرنەگرتووە ئەگەر کێشە مەسەلەی پارە و داهاتە مەسەلەی دابەزینی نرخی نەوتە پازدە مانگە هەرێمی کوردستان بە بەردەوام بودجەی لە بەغداوە مانگانە 453 ملیار دیناری بۆ دەهات سەرڕای ئەوە کە ئاعترافی خۆیان کە لەم هەفتەیە سەردانی لە هەفتەی ڕابردوو کاتێک کە وەفدی هەرێم سەردانی وەفدی حکوومەتی هەرێم سەردانی پەرلەمانی کردەوە تویانە ئێمە مانگانە بای 735 ملیۆن دلار نەوتمان فرۆشتووە کە تەنها 295 ملیۆنیان داوە بە وەزارەتی دارایی و 440 ملیۆن دیار نییە بە کەیفی خۆیان جەدوەلێکیان دانەوە دەڵێن بەو شێوەیە سەرفمان کردووە بەبێ ئەوەی هیچ چاودێری بکرێ بەبێ ئەوەی هیچ داتایەکی ڕوون هەبێ باوەڕ پێکراو بێ چ لەلایەن پەرلەمانەوە چ لەلایەن ئەو شوێنانە ئەو جیهەتانەی کە چاودێری دام و دەستگای چاودێرین بەسەر حکوومەتەوە بە تایبەت دیوانی چاودێری دارایی بۆیە ئەو داتانە باوەڕ پێکراونی جەجگە لەوە خۆیان باسییان لەوە کردووە کە مانگانە پێشتر داهاتی هەرێمی کوردستان داهاتی ناوخۆ زیاد لە 300 ملیار دینار بووە و هەروها ئەمریکیەکان 30 ملیاری دیناریان مانگانە داوەتە هەرێمی کوردستان ئەو هەموو پارەیە کە ئەگەر لێکی بدەوە سەروی جگە لەوەی کە ئەو نەوتەی کە لە ڕێی تانکەر فرۆشاوە و هەروها ئەو نەوتەی کە دراوەتە پاڵاوگەکان لە هەرێمی کوردستان کە تا ئێستا نازانرێت چەندە و چۆنە و چۆن سەرف کراوە پارەکەی چەندە کە پێشتر کۆمپانیایەکیان هێنابوو بۆ ئەوەی کە سەرپەرشتی فرۆشتنی نەوت بکات و چەند مانگێک ئاماری فرۆشتنی نەوت و ئەوانەی بڵاو دەکردەوە داتاکانی بڵاو دەکردەوە بەڵام ئەوەش چەندین مانگە ئەو داتانەی بڵاو نەکردوێتەوە ئەنجومەنێکی باڵا بوو بە ناوی ئەنجومەنی باڵای وزە لە هەرێمی کوردستان لە سەرەتای دەستپێکردنی ئەو کابینێ و تا ئێستا ئەو ئەنجومەنە کۆنە بووتەوە نازانین ئەو ئەنجومەنە ماوە نەماوە ئیشی چییە ئیشی هیچکە وەزیری سامانە سروشتەکان کە لە کابینەی ڕابردوو هەبوو لەو کابینەیە تا ئێستا دیار نییە چێ وەزارەتی سامانە سروشتەکان بەڕێوە بن ماوەی دەڵێن سەرۆکی ئەنجومەنی وەزیران خۆی سەرپەرشتیەکە هەندێک جارەرێن لە ڕێی هەندێک لە بریکاری وەزارەتەکانەوە وەزارەت سامانە سروشتەکانەوە بەڕێوە بدرێت بۆیە لێڵیەکی زۆر هەیە ناڕوونیەکی زۆر هەیە بە هەدەردان و فەساد و گەندەڵیەکی زۆر لە سێکتەری داهاتی هەرێمی کوردستان هەبووە و بەڵێ دواتر دەگەڕێمەوە لای بەڕێز ئەمە شوای کردووە کە موچەی فەرمانبەران دوا بخرێت و نەدرێت بەڵێ سوپاس دەکەم کاک یادگەر جەنابی شت بەخێر بێ سوپاس بۆ ئامادەبوونتان دەمەوێت لەوە دەست پێ بکەین بۆچی من لە فرۆشتی نەوت ئەوان بەسەرات کە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان بەبێ بەغدا نەتوانێت موچەی مانگێک بدا و پێی وتەی خۆیان کە پێشتر لەگەڵ فراکسیۆنە کوردیەکانی پەرلەمانی عێراق کۆبوون و حکوومەتی هەرێم باز دەوە کە 24 ملیار دلار قەرزدارن. سڵاوتان لێ طبيعي واضحة كحكومة هەرێمی کوردستان ئیدارەدانێکی زۆربەرکاتی ولا کەتی نەوتە ئەمە وای کردووە هاتی نەوت چۆن نەبێ وە کەس نەزانێت کێ ئەفرۆشێ چۆن ئەفرۆشێ بە چ نرخێک ئەفرۆشێ لە ساڵی ڕابردووە
حکومەت هەرێمی کوردستان هەڵە هەرزاری کێ ئامادەنیە پێمان هەرزاری کێتە ئێستا مانە هەمووی جێژوانن ئەو ناشفافەتەی کە ڕووی بێتمانیی لەلایەن هاوڵات بە پڕایی دروستەبووە حکوومەت هەرێمی کوردستان خۆی هۆکار بۆ لەوەی کە دروست کاتێکە نەوتەکەی کردووە معقول نیە تۆ نەوتۆش دوای 10 ساڵ پێم بڵێ ئەو ملیار دۆلار هەزار بایچی وە لە کاتێکە نرخی نەوت کە دەست نەوت کردووە نەوت دەستەر و $100 لەم ئاخیرا لە 2014 کاتێکە نرخی نەوت چێتە خوارەوە نەکەوێتە ژێر هەرزێکی زۆرەوە بەبێ ئەوەی لەو مدەتەی پێشتر حکووم لە حکوومەتی ناوەند و عێراقەوە فعال تەبیعی ناشفافی ناڕوونی دێڵیە تعامل سەکتەری نەوتە هەیە لە هەرێمی کوردستانە بۆ ئەوەیە کە هیچ ئامادەنین بڵێن لە بەرەوەی کارە و کاری گەورە هەڵەتێ من خۆم باوەڕم بەوە نییە کە حکوومەت هەرێمی کوردستان بەو ڕێژەیە هەرزداری پانیاکان بێ تەبیعیەوە زانین خۆناغێکە پنای هەرز لە بەنەوتەکەی وەک بڵێن بەستی خۆشەوە ئەمانە ئەو گەورانەیە کە هەرێکی وەرگرتووە لە پری نەوتی تەنها یەک نموزەجمان لایەوە چەند جاریش ئاگادار تاوامان لە حکوومەتەوە باوە ئەمە ئامادەنیە هیچ یەک باگە حکوومەت هەرێمی کوردستان لەگەڵ کۆمپانیاک بە ناوی لینکۆرد لە ساڵی لە واری چێکردنەوە 500 ملیۆن دۆلاری وەرگرتووە 9 ملیار مقابلی ئەمە بۆ ماوەی حکوومەت هەرێم هەر مانگێک هەر مانگێک 5 ملیۆن و نیو بەرمیل نەوت دەستە کۆمپانیایە کە ئەمە ئەکاتە 15,000 بەرمیل کاتێکە حکوومەتتان ڕێکەوت بەتەڵبقا کە 50,000 بەرمیل نەوت دەستینکە ئەو کاتە من وتارێکم ماکە حکوومەتی هەرێمی ئارەی نەوتی لە بەردەستان نییە بتوانێت حکوومەتی ناوەند حکوومەت هەرێمی کوردستان ئەو نەوتەی بەس هەرێمی کوردستان کە پێی ئەوەی ئەو نەوتەشی بەتەوە ئەو ئەو کاری بەپێی هاتەوە بەشێک لە شایستە ئەو پەلتانی کەمتریاوە تا فرێکی کەمی دێن کەشەکە لێرایە حکوومەت کوردستان وەکو ئەڵێن هەری کردووە بە نەوتانەوە بۆ دەربازبوون ئەوەی ئەوتەی ڕێکەی بەنای بۆ ڕێکی هەڵە برد زۆری نازانێت چۆن لێ دەرکێت حکوومەت هەرێمی کوردستان ئەوەشمان مانگی ڕابردووە لە دوو مانگی ڕابردووە لە دوو مانگی ئەم ساڵە بە کۆمپانیان من لەبەر ئەوەی نرخی نەوت لە مانگی ناتوانم شایستەکانتان بەم داوای لێکردن تەخیر بکات هێشتا پارەی ئەم 4 مانگ هەرێمی کوردستان تەنها بەڵێ دواتر دەگەڕێنەوە لای بەڕێزت کاک یادگار دەنگەکەت باش ناگاتە لای ئێمە دەگەڕێم بۆ لای بەڕێزت کاوگەڕێم بۆ لای بەڕێزت سەبارەت بەوەی کە بەڕێزت وتت داهاتی هەرێمی کوردستان ناشفافێتێکی زۆری تێدایە پێ دوایە ئێستا پارە هەبێت و نەدرێت بە موچەی فەرمانبەران لەو هەموو پارەی هەیە کە لە نزیکەی $1.5 ملیار مانگانە داهاتی هەرێمی کوردستان بووە بە کۆی گشتی داهاتەکان لە ماوەی ڕابردوو لە پێش مانجی سێ ئەو پارەیە بەڕاستی جێ پرسیارە چی لێ هاتووە و چۆن خەرج کراوە کەس نازانێت چۆن سەرف کراوە وەکوتم ئەنجومەنی وەزیران بە ئارەزووی خۆی خشتەیەکی داناوە ئەوەندەمان داوەتە بۆڕی ئەوەندەمان سەرفیات خەرجی کۆمپانیاکەن بۆ ئەوەندە نازانم چی بووە کە نەجێگای باوەڕە و نائەچێتە عەقلی کەس ئەو هەموو پارەیە خەرج بکرێت ناچێتە عەقلی کەس لە داهاتی نەوت لە کۆی 735 ملیۆنی مانگانە ئەتوو 295 ملیۆنی بدەی بە
وەزارەتی دارایی بۆ موچەی فەرمانبەران و موچە خۆران کەچی 440 ملیۆنت دیار نەبی لەلایشتر ئەو نەوتەی کە بە تانکەر فرۆشاوە بە هیچ شێوەیەک داهاتەکە دیار نییە ئەو نەوتەی کە دەدرێتە پاڵاوگاکان بە هیچ شێوەیەک داهاتی دیار نیە ئەمە جگە لە داهاتی ناوخۆ ئەوەی کە لە بەغداوە دێت بۆیە بە دڵنیاییەوە ناڕوونیەکی زۆر هەیە و ئێمە پێمان وایە ئێستاش پارە هەیە بەڵام ئەو پارەیە لە لای کەسەکانە لە لای ئەحزابەکانە و لە لای کەسە باڵاکانی هەردوو حزبی دەسەڵاتە لە هەرێمی کوردستان و ئەو پارەیە نادەن بە میلەت و نانەوێت ئەو پارەیە تەوزیع بکرێتن بۆیە ئێمە گومانی زۆرمان هەیە کە بەشێک لەو قەیرانانەی کە ئێستا لە هەرێمی کوردستان دروست هەن بەشێکی دەستکردن چکە ئەگەر ئیرادە هەبێ ئەگەر نیەتێکی پاک هەبێت بۆ بەڕێوەبردننی ئەم وڵاتە دەبوایە پێش هەموو شت شەفافیت هەبی لە بەڕێوەبردن کە شەفافیت نەبوو بەڕاستی گومان لەسەر داهات و لەسەر خەرجی و لەسەر چۆنیەتی ئیدارەدانی ئەو داهاتانە دەکرێت بۆیە ئێمە بەڕاستی ئەوە جێی پرسیارە ئەو هەموو داهاتە هەبووە لە مانگەکانی ڕابردوو چی لێ هاتووە بێگومان ئێمە پێمان وایە هەیە بەڵام تەوزیعی ناکەن دابەشی ناکەن چاوەڕێ ئەوواکەن کە ئەو پارەی لە بەغدا پێشتر دەهات بەردەوام بێت و لەوە موچە دابش بکەن باشە پێ دوای مانای چی ینی چی مانایەک دەینە حکوومەتێک نتوانێت بەبێ بەغدا موچەی یەک مانگی فەرمانبەرامدا ینی دراوی بڵێن نەختینەی نێبی یاخود نتوانێت تەنا بەبێ عێراق کە خۆیان پێش دەیان گوت مفلیسە موچەی مانگێک بدەن وەڵاهی خۆی دەبێ ئەوان وەڵامی ئەو پرسیارە بدەنەوە لەکوێ دنیا هەبووە وڵاتێک حکوومەتێک نەتوانێت موچەی یەک مانگ بدات و بڵێ من موچەم پێ نادرێ من ئیفلاسم کردووە ئەوە فەشەلی حکومڕانی ئەم هەرێمە فەشەلی ئەم حکوومەتی ئێستا دەرەخات کە ناتوانێت تەنها یەک موچە بدات بەبێ بەغدا ئەمە زیاتر نییە بەڕاستی یعنی ناکرێت لە هەموو قەیرانەکان هاوڵاتیانی هەرێمی کوردستان باجەکەی بدەن ناکرێت چەند کەسێک بە ئارەزووی خۆیان بڕیاری ناردنەوەی نەوتی هەرێم بەسەر بەخۆی بۆ دەرەوە بدەن و لە 2000 بێن بڵێن وڵا ئێمە زەرەرمان کردووە و قەیرانێکی گەورە دووچاری هەرێمی کوردستان و هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکەن و بڵێن وڵا ئەمە 27 ملیار دلار قەرزان بووینەتەوە و پاشەکەوتیان بەسەر فەرمانبەران بۆ ماوەی چەندین ساڵ سەپاند لەولاوە ڕیفراندۆمیان کرد خۆمان نەزان هاوڵاتیانی هەرێمی کوردستان نەزانی 150 خاچی هەرێمی کوردستانیان لەدەستدا ئێستا ئەو قەیرانە ئەو پەتایی کۆڕۆنایە هاتۆتە پێشەوە ئەو قەیرانە داراییە دروست بۆ و نەوت دابەزیوە جارێشتر هاوڵاتیان باجەکەی بدەن یعنی باشە حکوومەت ئیشی چییە ئەگەر حکوومەت لە قەیرانەکان نەتواندرێ ئیدامە بە حکومڕانی و بە ئیدارەدانی وڵات بدا باشە ئەگەر هەر پارە تەوزیعکردن بی هەر پارەکە لە بەغداوە بێت و ئەوان لێرانە دابەشی بکەن ئێوە خۆ بە هەموو کەسەکە کرێ یعنی هیچ هونەرێکی تێدا نییە هیچ هونەرێکی بەڕێوەبردن لەوەی نییە تو پارەت بێتە دەست و دابەشی بکەن هونەر لەوێ تو ئیدارەدانێکی باش بکەی پلانت هەبی بەرنامەت هەبی لە پاڵ سێکتەرێکە کە داهاتی سەرچێکە نەوتە سێکتەرەکانی تر بتوانێت وەکو سەرچاوی داهات بۆ هەرێمی کوردستان بەکاربێنی ئەوی کە سێکتەری کشت و کاڵە سێکتەری پیشەسازیە داهاتی ناوەخۆیە گەشت و گوزارە کۆمەڵێک داهاتی ترە اینجا احتیاتی نەختینەیە کە لە هەموو وڵاتان هەیە ڕاست ئێمە حکوومەت ئێمە دەوڵەت نین کە احتیاتی نەختینەی هەبێ بەڵام وەکو وتم ئەو هەموو پارەیە کە پێشتر و لە مانگەکانی ڕابردوو لە ماوەی 15 مانگ کە حکوومەتی بەغدا بەردەوام 453 ملیاری بۆ نانی دەبێت تۆش بای چەند مانگێک على الأقل دەبوایە بای یەک ساڵیش تۆ داهاتی ئەوەت هەبوایە کە ئەگەر ئەو قەیرانش هەبێت تۆ بەردەوامی بدەی بەبێ بەغداش بەردەوامی بدەی بە دابەشکردنی موچەی مانگانەی فەرمانبەران بەداخەوە ئەمەی ئێستا فەشەلی حکومڕانی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان نیشانەدا و هیچی تر نییە ئەی سەبارەت بۆی کە ئەو ژمارێک پەرلەمانتەر داوایان کردبوو کە سەرۆکی حکوومەت بۆ مەسەلەی موچە بێتە پەرلەمان دەتوانن بانگی بکەن بۆ پەرلەمان چکە و لە کۆبوونەوەی سەرۆکایەتی بڵین پەرلەمان و وەفدی حکوومەتیش بەشدار نەبوو دوێنێ لە کۆبوونەوەی لەگەڵ فراکسیۆنە کوردستان بەشدار نەبوو خۆشی نەڕۆیشتووە بۆ بەغداد
دەتوانن بانگی بکەن بۆ پەرلەمان؟ بەپێی یاسا بەپێی مادەی 66 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان ئەندامانی پەرلەمان ژمارە یاسایی ئەندامانی پەرلەمان بۆیان هەیە بانگهێشتی سەرۆکی حکوومەت، ستافی ئەنجومەنی وەزیران، وەزیری دارایی، هەر وەزیرێکی پەیوەنددار بکەن بە جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانیشەوە. ئەوەی کراوە ڕێکاری یاساییە. ئێستا ئەگە تۆپەکە لە ساحەی سەرۆکاتی پەرلەمانی کوردستانەکە لە ڕۆژانی داهاتوو بە فەرمی داوا لە سەرۆکی ئەنجومەنی وەزیران و ستافەکەی کە پێکاتوە لە وەزیری دارایی و بەرپرسانی وەزارەتی سامانە سروشتەکان و لایەنە پەیوەنددارەکان بکات کە مختص بەو بابەتە کە بێنە پەرلەمانی کوردستان و وادەیەک دیاری بکەن بۆ ئەوی لە پەرلەمانی کوردستان میوانداری بکرێن و گفتوگۆ بکرێت سەبارەت بە بەو قەیرانەی دروست بۆ چۆنیەتی پێدان و دۆزینەوەی دەرچەیەک بۆ پێدانی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان. ئەگەر وەکو گوتم ئێستا پەرلەمان لە ژێر سەنجی مەحەکدایە، ئەگەر سەرۆکاتی پەرلەمانی کوردستان ئەمە نەکات ئەمە دەگەڕێتەوە بۆ لاوازی پەرلەمانی کوردستان و ئەگەر سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانیش بە تەنگ داواکاری پەرلەمان و پەرلەمان تاراوانەوەنێت ئەوە مانای حساب نەکردنە بۆ پەرلەمانی کوردستان. لەو کاتەوە پەرلەمان دەبێت هەنگاوی تر بنێت بۆ ئەمجارە نەک بۆ بانگێشکردن بۆ لێپرسینەوە لە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و ستافەکەی هەتا دەگاتە ڕاددەی وەرگرتنەوەی متمانە لەو حکوومەتە. بۆیە پەرلەمان دەبێت بە ئەرچی یاسایی خۆی بە ئەرچی چاودێری خۆی هەستێ. ئێمە تێبینی زۆرمان هەبووە، پێشتر گلەی زۆرمان کردووە کە بەداخەوە پەرلەمان بە مەبەست لاواز کراوە، بەهێز کراوە. ئێستا کاتێتی پەرلەمان ڕۆڵی خۆی ببینێ. ئەگەر ئەو ڕۆڵە نەبینێ پێم وایە تاریخێکی مێژوێکی ڕەش هەم بۆ پەرلەمان هەم بۆ ئەو ستافەی کە ئێستا لە سەرۆکایەتی پەرلەمان و پەرلەمانتارانیش تۆمارەکرد لەلایەن هاوڵاتیانی هەرێمی کوردستان. بەڵێ ئەی سەبارەت بە چوونی وەفدی هەرێم بۆ بەغداد کە ئەمڕۆ بۆ مەسەلەی موچە بە قسەی خۆیان ڕۆشن بۆ بەغداد، پێ دوایە بڕیار بەرەسن کە بە سەرۆکاتی جێگری سەرۆکی حکوومەتە هەندێک تێبینیە بۆ لایەن پەرلەمانتاران سەرۆکی حکوومەت خۆی بەشدار نییە، خۆت بڵین سەرۆکی هەرێم لە سەراستی باڵا پێویستتر نییە سەردانی بەغداد بکرێت. ئەوانەی کە ڕۆشتون بڕیار بەرزتن بە بۆ چوونی بەڕێزت دەتوانن نەوت تەسلیم بکەن؟ پێم وانە ئەو ستافەی چوون هیچ یەکێکیان بە تەواوی ئاگای لە مەلەفی نەوت بێ لە ورد و درشتی چۆنیەتی دەرهێنان و چۆنیەتی بە بازارکردن و فرۆشتن و کۆکردنەوەی داهاتەکەی بێت وە وەفدێکە ڕاستە جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران تێدا بەشدارە، بەڵام پێم وانە ئەو وەفدا ئەو دەسەڵاتەی هەبێت یاخود ئەو سەلاحیاتەی هەبێت کە بتوانێت بگاتە ڕێککەوتن لەگەڵ بەغدا یاخود بتوانێت ئەو داواکاریە یاسانەی کە بەغدا داوایە کاتن جێبەجێ بکەن و بتوانن ڕێککەوتن بکەن. بۆیە بە بڕوای من باشتر بوو کە سەرۆکی ئەنجومەنی وەزیران یاخود سەرۆکی هەرێم خۆی کە لە سەرەتای دەرهێنانی نەوتەوە بە تایبەت لە زۆنی زەرد مەلەفی نەوت ئەتوانم بڵێم بە گشتی مەلەفی نەوت لەژێر چاودێری ئەو لەژێر دەسەڵاتی ئەودا بووە بە هەموو شێوازەکانیەوە وە لەگەڵ وەزیری سامانە سروشتەکان کە ئێستا ڕاوێژکاری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە بۆ کاروباری نەوت کە ئەویش چەندین مانگە دیارنیە و نازاندرێ ئایا لە هەرێمی کوردستانە لە دەرەوێت چیەکات چی ناکە و وەزیری سامانە سروشتەکانیشمان نییە. بۆیە ئەوانەی کە چوونەتە بەغدا باوەڕ ناکەم لەو کۆبوونەوەی دەسەڵاتێکی ئەوتوان هەبێت کە بگەنە ڕێککەوتن لەگەڵ عێراق وە توانای ئیمزاکردنی ڕێککەوتنامەیان هەبێتن وە ئەمەش دەبێتە هۆکارێک بۆ ئەوەی کە ئەم چوونەی بەغداشیان سەرکەوتوونە بێت و جارێکتر وەکو لە هەفتەکانی ڕابردوو کە دووجار وەفدی هەرێمی کوردستان سەردانی بەغدای کرد وعدی زۆریان دەکە لە ماوەی 48 کاتژمێر سەرۆکی حکوومەتی ئێستای عێراق کە تا ئێستاش عادل عەبدولمەهدیە کە واژوو لەسەر ئەو بڕا پارەیە بکات کە تەرخان کراوە بۆ موچەی فەرمانبەران بنێدرێت، بەڵام وەکو دەبینین زیاتر لە 16 مانگەوە ئەو
ئەو موچەیە یاخود ئەو بڕەپارەیە کە بودجێ هەرێمی کوردستانە 450 بەڵاش پاس دەکەم کاکاوە ئەمین عامی ئەنجومەنی وەزیرانی عێراقەوە وەستاوە تا ئێستا نانێراوە بۆ ئەمن گەشتبینیم کە ئەنجامێکی ئەو تۆی هەبێ لەلایەن ئەو وەفدەی کە ئێستا نێدراوەتە بەغداد. سپاس دەکەم کاک یادگار ببوورە لەگەڵ جەنابەت نەماین بەڵام سەبارەت بە مەسەلەی نەوت بەڕێزت ویستت باسی ئەوە بکەیت کە حکوومەت هێرێم دەمێک کە شایستەی کۆمپانیا نەوتیەکانی نەداوە و لە نووسینێکشدا بەڕێز باز لەوە دەکەیت کە موچەی 4 مانگی حکوومەت ئێستا هینەوت ئامادەی و دابەشی ناکات دەتوانی بۆمان ڕوو بکەیتەوە زیاتر؟ لێ وردەکەم ناتێبوو بەڵێ حکوومەت هێرێمی کوردستان لە حەبەی مانگی خوارە کۆمپانیاکانی ڕاگەیان شایستەی مانگی 12 ساڵی نوێستانەوە مانگی 20 دوایخەم تا کاتەی نۆ مانگێکی تر تا کاتەی دەوت ئەگاتە نزیک تەبیعی ئەمە هەنگاوی حکوومەت هێرێمی کوردستان کە ناوێتی لە شێر کاریگەری دابەزی نرخینەوت بۆ مانەکان لەم ماوە نرخینەوت زۆری بەخۆ بینیوە بۆ خۆی داهاتەکان کردێتەوە حکوومەتی هێرێم نەتوانێت ئەقدام بکات کۆمپانیاکان تەبیعی ئەم هەنگاویان بە شێوەیەک لە شێوەکان پێش کە هیچ ئینترەستێکیا بێت ناچێتە سەر ئەو پارەوە ئەبێ بە قەرزێک لای حکوومەت هێرێمی کوردستان بەو مەرجەی ئەم پارەیە بێتەوە بۆ ناو حکوومەت هێرێمی کوردستان کە ئێمە بەپێی ئەو داتانەی کە لە نرخی نەوت ئەو مانگانات حکوومەت هێرێمی کوردستان بە $10 لەژمێر بێنتەوە کرداوە بنەمایەک بۆ دیاریکردن پرۆژێتی تێکڕای ئەو 4 مانگە چاوەڕێ یعنی ئەوەیە کە $2 ملیۆن داهاتی فرۆشی نەوتی هەرێم بە هەموو شتێکیایە تەبیعی پشت کۆمپانیاکانی کەوە وەکو وتمان حکوومەت هێرێم هیچ پشتێکی لێ دەرنەکردووە بە ڕاگەیاندنی فەرمی کۆمپانیاکانی نەوتی هەرێمی کوردستان و حکوومەت هێرێمی کوردستان بە کۆمپانیاکانی نەوتی ڕاگەیاندووە لە مانگەوە مانگانە من حسابتان لەگەڵاتم و هەموو 5 مانگێک حسابقاتێنەوە مانگی سێش لە مانگی چوارەهی مانگی یاوە کارینەوە زۆر کەواتە ئەم داهاتە کە 2 ملیار زیاد لە 4 موچەی تەواوی فەرمانبەرانی هێرێمی کوردستانەکە بە هەموو ئێوەرێک ئەبێ بگەڕێتەوە بەڵام ئەوەش زانێت هەمیشە وتوێت هەزارە هەزاری پێک کەس نازان ئێمە ئەزانین دوست نازان لەکرا پەیوەندێکە باسی ئەو کرد زۆر قەزن کرد حکوومەت دەبری $5 ملیار کارایاتەوە گەشتی لە ماوەی ئەو 5 ساڵە کە ئەمە قەرزێکی هەڵ سەنگاندنی دارایی بۆ بکراوە کە هێرێمی کوردستان نەوتەکەی بکۆشێ بۆ 5 ساڵ هەر 53 ملیۆن فەرمیلی باتێ لە پێناوی تەنها $1 کە تەنها قسمیدانەوەی 3 مانگی ئەو پارەیە بۆ کۆمپانیا قەرزدارەکە تابی لە کازات $5 دەست ئەم ئەمانە کێشی گەورەکانن و تا ئێستا ئامادە نەبووە هیچ زانیاریەک بە ئێمە بە ئامادە نەبووە بە پەرلەمانتارانیش خەڵکن حکوومەت لەلایەن پەرلەمان گیراوە چمانایەکی تیان ئەوە هیچ ئەکسکیوزێکی نییە حکوومەت هەرێمی کوردستان زانیاری تا پەرلەمانتار شارێت لەگەڵەوە شاوە بزانین ئەم هەوڵاتەوەی هەیە بزانێت داهاتی هەیەکەوە باشە کاک یادگار ڕەوای ئاسایی هەموو هاوڵات باشە بەس ئەوەی کە بەڕێزت دەڵێ $2.888 ملیۆن لەکوێیە کە بەڕێزت دەڵێن ئێستا لای حکوومەت هەیە بەشی 4 مانگی موچە بکات و کە شایستەی دارایی کۆمپانیەکان لێ نەداوە؟ تەبیعی حکوومەت هێرێمی کوردستان کە نەوتی فرۆش بۆ مانگانە عادەتەن حکوومەت هێرێم ئەگەر حکوومەت هێرێمی کوردستان هەر حسابێکی بانکی هەبێ مەفروزە داهاتەکەی بچێتە ئەو حسابە بانکیە لە هەر شوێنێک بێ ئەگێ بگەڕێت ئەمە داهاتی نەوتانە ئەگەر هەر ئیلتیزاماتێکی لەسەر حکوومەتی هەرێمی کوردستانە پولی کاتەوە ئیلتیزاماتەکان ئەو لایەنانەی و بۆچی قەرز
يعني ئێمە لە ساڵی 2014 دەوتمان دەست ئێمە لە 2015 خەریکە قەرزدانەوەین لە کاتێکیشا بیناوبووین هاتووە لە عێراقەوە پێش بە بەردەوام بوو لە عێراقەوە هات ئەمە ئەو کارانن کە لە ماوەی چەند ساڵ ڕابردووە ئامادە نەبووە بە خۆی لێبا و پێبوارەوە تەنها زۆر جار ئێمە مەسەلەی ئاسایشی نیشتیمانی بەڵام مەسەلەی ئاسایشی ئایا لە بەکارەگرێتەوە ئایا لیشتەکانەگرێتەوە ئایا ئەوی دارایی ئەگرێت دارایی هیچ شێوەیە ئاگای لە نییە تەنها بیانویان ئەو دارایی ئەو ئاسان وردبینی بکەن بۆ کێشاها بەڵام ئەومان لەبیر بچێ بانکای کیلۆ نزیکی 4 ساڵە لەناو هەرێما ئیشەکە 4 ساڵات هیچێک پێگا لە جامیعەت بەڵێ سوپاس دەکەم تەواوی هەبێ بتوانێت وردبینی بکایە کۆمپانیای ئەوانە ئاگادار یان کردووە ئەوەی چاودێری کارایی ئەمتادا عالم غیری تەنها شۆپێکیان کرد چاودێری دارایی یا بۆ چەند فەرمان سوپاس دەکەم کوردستان خۆیەتی ئەمەسمەی خۆیەتی کەوتوەتە ناو ئێرانەوە متمانەی لەلایەن هاوڵاتیان لە هەموو ژیانە هاوڵاتیان ئەمە سینارۆی گەرەی کێشەی وا گەورە هاوڵاتی متمانە بەخەتیان نەکایتە چاوەڕێ متمانە بەخەتانی سپاس دەکەم کاگاتگار بەڵێ سپاس دەکەم بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕین وڵاتە تۆپ چاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ چونکە شیر لە ژیانی هەموماندا گرنگی خۆی هەیە من باشترین شیرم بۆ خێزانەکەم هەڵبژاردووە هەموو کات شیری ئاڵتونسا بە منداڵەکانم دەدەم بۆ ئەوەی مێشتێکی چالاک و داهێنەرانەی هەبێت من بە شیری ئاڵتونسا کێک و شیرینی دروست دەکەم شیری ئاڵتونسا ڕۆڵێکی گرنگی لە خێزانی ئێمەدا هەیە 100% سروشتی تامێکی نایە ساردخانەی چوارقورنا بۆ یەکەمین جار گەورەترین ساردخانە لە سەر ئاستی عێراق و پارێزگای سلێمانی لە دەشتی بە پیتی بتوێن کراوەیە ئەم ساردخانەیە سەرمایەیەکی باشە بۆ هەموو جوتیار و خاوەن کێڵگەکان کە چیتر بەرهەمەکانیان هەرزان فرۆش نەکەن سوود لەم ساردخانەیە وەربگرن لە ساردخانەکەمان توانای پاراستنی 1400 تن بەرووبوومی جیاوازی هەیە کە سەرجەم بەرهەمە کشت و کاڵیەکان لەگەڵ هەموو جۆرە بەرووبوومێکی شیرەمەنی و بەشی تایبەت بە پاراستنی گۆشت و ماسی و مریشک کراوەتەوە و دەتوانن بەکاری بهێنن ساردخانەکەمان جگە لە بوونی کارەبای 24 کاتژمێری گرنتی پاراستنی سەرجەم بەرهەمەکانی لە ئاستۆدایە هەمیشە داشکاندنی بەرچاو دەکات بۆ سەرجەم جوتیار و خاوەن کێڵگە پەلەوەریەکان ساردخانەکەمان بە سەرپەرشتی مامۆستا عەبدوڵڵا و سلێمان شاخەوان ناونیشان چوارقورنا نزیک پێشانگاکانی فرۆشتنی ئۆتۆمبیل ساردخانەی چوارقورنا سۆزی دایک بەهێزمان دەکات دوای پێکەنین و گریان شیری ئەپتلۆن ئارامبەخشە بۆ ئەوەی منداڵەکەت لە شولارێکی تەندروست و بەهێزی هەبێت شیری ئەپتلۆنی هۆڵندی بەکاربێنە شیری ئەپتیلۆن لە تەمەنی 1 ڕۆژی تاوەکو 3 ساڵی بەکاردێت ئێستا توانە وەزر و داهاتووی منداڵەکەت زامن بکە لەگەڵ شیری ئەپتلۆنی هۆڵندی شیری ئەپتلۆن ڕاستەوخۆ لە هۆڵندا بۆ کوردستان دێت ئەپتیلۆن باشترین شیری سەردەم تۆپ چاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ
جارێکتر سەڵاوتان لەوێت بینێرانی بەڕێز کاک یادگار بگەڕێم و لای بەڕێز دەگەر بە کورتی وەڵامی پرسیارەشم دەیتەوە سەبارەت بەوەی کە مانگی ڕابردوون بڵێن نەوتی هەرێمی کوردستان بای چەند بووەوە ناتوانرێت موچە بدات پێشتریش ڕوون نەبوو ئەو چوار موچەی کە بەڕێزت باسی کرد لەکوێ ینی کە ئێستا حکومەت دەتوانێت بیدە ئەو چوار موچەی حکومەتە بێ پێمان بڵێ و پارەی گەڕاوەتەوە بۆ کوێ و چوە بۆ کوێ چونکە نەوتەکە فرۆشتاوە بە دنیاییەوە پارەکەی لەکوێ حکومەت دەزانێت نەشیاوە شایستەی کۆمپانیاکانی نەوتی لێ نەیاوە ئەبێ ئەو پارەیە بە هەر شوێنێک بێ بگەڕێتەوە بۆ دارایی هەرێمی کوردستان بێ بگەڕێتەوە بۆ قاسەی وەزارەتی دارایی هەرێمی کوردستان بەنسبەت مانگی سێوە حکومەتی هەرێمی کوردستان نەوتەکەی تقریباً بە نەوت لە مانگی سیا بە $35 بووە حکومەتی هەرێمی کوردستان $10 لە ژێر برێنتەوە ئیفرۆشە وەختی خۆی هەڵسەنگاند کە حکومەتی هەرێمی کوردستان لە مانگی سیا تقریباً ئەگەر هەڵە نەبێت 362 ملیۆن کرێی نەوتەکەی بۆ یاخود نرخی نەوتەکەی بۆ کە فرۆشتوێتی و لەم بە پێی ستانداردەکان بە پێی ئەو گرێبەستانەی حکومەتی هەرێمی کوردستان هەیەتی ئەبێت 213 ملیۆنی بۆ گەڕابێتەوە بەڵام ئێمە ئەزانین حکومەتی هەرێمی کوردستان هەمیشە و بەو چاودێری کە کردومانە بۆ مانگەکانی پێشووتی لە بری ئەوەی کە لە ساڵ 56 یا 57 داهاتەکەی بۆ بگەڕێتەوە حکومەتی هەرێمی کوردستان هەمیشە نرخ خەرچەنێک بوو بێ لە ساڵچدی ئەو داهاتەی نەوت کە فرۆشتوێتی گەڕانوێتەوە ئەوە شەزانی بۆ چیە لەبەر ئەچێتە بری ئەو قرزانەی کە پێشتر کردوێتی حکومەتی هەرێمی کوردستان و ئیسەقەڵەکە بووە لەسەری زۆر زەحمەتە بتوانێت ئەو ئیلتیزامەت و پێشتریش ڕامەگەیان کە حکومەتی هەرێمی کوردستان ناتوانێت ئیلتیزام بکە بە پڕی 250,000 فەرمیلەوە ئیسەش ئەگەر ئەو نەوتەی ڕادەستی بەغا بکە فعلا دەسە وەختە ئەبێ پێمان بڵێ دەوری وەزارەتی سامانە سروشتەکان دەوری حکومەتی هەرێمی کوردستان چی ئەبێت وای ئەوەی کە داهاتەکان یەنێرێتەوە بۆ بەقا دوای ئەوەی کە داهاتی نەوت و مەلەفی نەوت تەسلیم بە بەغاکە باشە کاک یادگار ینی بەڕێزت وەکو شارەزایەکی بواری نەوت یەقینت هەیە کە ئێستا پارەی موچە هەیە ئەگەر بیدەن یعنی ئەو پارەی کە بدرێ بە موچەیەک هەیە ئەگەر ئەو پارەیە پێشتر بە سەوزی نەفرۆشرا بێ ئەگەر ئەو پارەیە پێشتر هەر نەوتەکەی خۆمان نەبوو بێت بەجات خەڵکی تر نەمان فرۆشت بێت و تەسلیمان کرد بێ بەڵێ هەیە بەڵام ئەگەر پارەکەشی پێشتر ئەمان نەوتەکەیان پێشتر فرۆشت بێت بەجاتی ئەو پارەیە بگەڕێتەوە بڕوا بۆ خاوەن قەرزەکە نەخێر نابێت ئەبێ حکومەت پێمان بڵێ ئەو پارەیە لەکوێ ئێمە مەبدە ئەساسیەکە ئەوەیە ئەو نەوتی هەرێمی کوردستانە ڕۆژی 454,000 بەرمیلی بە پێی ئیعترافی خۆیان هەناردە کردووە ئەم پارەیە لە مانگی دە و مانگی 11 و مانگی 12 لەسەر $60 بووە لە مانگی یەکە لەسەر $60 بووە تەنها لە مانگی دووە نرخی نەوتی برنج هاتووە بە $55 و حکومەتی هەرێمی کوردستان بە $45 هەر مانگە و نزیکی 600 ملیۆن دلار داهات ئەو نەوتە بووە حکومەتی هەرێمی کوردستان ئەمە پێمان بڵێ ئایا نەوتی خۆی بۆ فرۆشتێتی یاخود نەوتی کۆمپانیەکان بووە بەجیاتی ئەوان دەریهێنا و تسلیمی باشە بەس خۆ ڕەنگە بڵێن حکومەت لەو ماوەیە 295 ملیۆن دۆلاری داوە لە موچە داوێتی بۆ وەزارەتی دارایی لە کۆی مەزەرەن زیاتر لە 700 ملیۆن دلار باش ئەگەر ئەوە حکومەت وامان پێ بڵێ ئەوە کەواتە ئیسەرمێنی فعلا ئەو نەوتەی فرۆشتوە 295 ملیۆن دۆلارەکەشی لێ دەرکەین ئەو وەختە هێشتا 1 ملیار بۆین حەوت یعنی 1 ملیار و 700 ملیۆن دۆلاری ئەمێنێتەوە لە داهاتەکەی تری کەچی لێ هاتووە چونکە ئێمە کۆمپانیەکان پێمان ئەڵێن شایستەکانتان ناین کۆمپانیەکانیش ڕازی بوون کەواتە ئەو بەشەی تری بۆ 1 ملیار و 700 ملیۆن دۆلارە بەڵێ سوپاس دەکەم کاک کاوە سەبارەت بە چارەسەر ئێستا چارەسەر هەیە ئەگەر بەغداش مەسەرەن ئەو بڕە پارەی تاکوێستانی نردووەی چی چارەسەرێکی تر نییە لە ناوخۆی هەرێم ئەنی بگرێتە بەر بۆی کە هیچی تر موچە خۆران نەبنە قوربانی بەڵێ چارەسەر ئەوێ ئەو پارەیەکەوە بەرپرسانی باڵای هەردوو پارتی دەسەڵاتدار پارتی و یەکێتی ماوەی چەندین ساڵە بردویانە بیگەڕێنەوە ئەو پارەیەکەوە خۆیان دەڵێن ئەو
بە سەدان ملیۆن دۆلاری کە لە ژێر زەمینەکانە بیهێنە دەرەوە ئەو پارەی کە بە سەدان ملیۆن دۆلار کە نردویانە بۆ دەرەوە بەرپرسانی ئەم دوو پارتە دەسەڵاتدارە لە ڕێی کۆمپانیا و لە ڕێی بانکە ئەهلیەکانی خۆیان ئەوە بیگەڕێنەوە هەرێمی کوردستان و بێنن لە موچە و لە قوت و ژیانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان خەرجی بکەن. ئەمە ڕێگایەکە. ڕێگای دووەم چارەسەرەوەی کە چاکسازی ڕیشەی لە هەرێمی کوردستان بکرێەوە داهاتێکی زۆر کە بە هەدەر دەدرێت لە هەرێمی کوردستان نادیارە ناشەفافە ئەمە بگەڕێتەوە سەر داهاتی گشتی وە لە بودجەی گشتی دابنرێت و لە خزمەتی موچەخۆران خەرج بکرێت و سندوقی داهاتەکانی نەوت و گاز کە لە 2015ەوە سندوقی کوردستان بۆ داهاتەکانی نەوت و گاز یاساکەی دەرچۆ تا ئێستا دانەندراوە بۆ پارتی وێچێتی بەمەبەست نانوێت ئەم سندوقە ئەو ئەنجومەنە دابمەزرێنن چکە گەرەوە ئەنجومەنە دامەزرا ڕاستەوخۆ سەلاحیاتی فرۆشتن و چاودێریکردنی دۆسیەی نەوت و گاز دەچێت بۆ ئەو ئەنجومەنە ئەو کات جۆرێک لە شافافیت دروستە بێەوە خەرجی و داهاتەکان دیارە بێت داهاتی مانگانەی نەوت دیارە بێ بەداخەوە تا ئێستا ڕێگا نادەن بربەست دروستەکەن کە ئەو ئەنجومەنە دروست بکرێ بۆ ئەوی بەو شێوەیە کە چۆن دیزە بە دەرخۆنیان کردووە داهاتی هەرێمی کوردستان بە تایبەت داهاتی نەوت بەو شێوەیە بەردەوام بێ. بۆیە کۆمەڵێک ڕێکار هەیە و کۆمەڵێک چارەسەر هەیە کە ئەکرێ بگیرێتە بەر بۆ ئەوەی ئەم هەرێمە لەو قەیرانە گەورەیە قوتار ببێت و هاوڵاتیانی هەرێمی کوردستان لەو مەترسیە لەو بێموچەیە ڕزگاریان بێ. بەڵام چارەسەری سەرەکی ئەساسی کە ئەگەر تەرکیزت لای من بێت کە حەچیم ئەوەیە کە بەڕاستی دەبێ هەموو لایەک دەبێ هاوڵاتیانی هەرێمی کوردستان بزانن کە لە ئێستادا پارتی وێچەتی فەشەلیان هێناوە لە ئیدارەدانی ئەو هەرێمە 29 ساڵە ئیدارەیەکی خراپی ئەم هەرێمە ئەدەن کە بەهۆی ئەو هەموو دزی و ناعەدالەتی و فەسادی و گەندەڵیە کە لە ماوەکانی ڕابردوو کردویانە هەرێمی کوردستان ڕۆژ بە ڕۆژ لە قەیرانی گەورەتر نزیکەکەنەوە ڕۆژ بە ڕۆژ لە لێواری هەرسهێنان و مفلیسبوون نزیکەکەنەوە تاکە چارەسەر یاخود چارەسەری ئەساسی ئەوەیە دەبێ پارتی وێچەتی چیتر لە دەسەڵات نەمێنن دەبێ و حکوومەتە ئیستیقالە بدات و دەبێ حکوومەتێکی ئینتیقالی حکوومەتێکی تەکنۆقرات حکوومەتێک کە لەسەر ئەساسی شارەزای و لێ هاتووی دوور لە ئینتیمای حزبی لە هەرێمی کوردستان دروست بکرێت بۆ ئەوەی سەرجەم داهاتەکانی هەرێمی کوردستان بە شەفافی بێنەوە خەزێنەی دەوڵەت بێنەوە خەزێنەی حکوومەت و بە یەکسانی بەسەر تاکەکان بەسەر هاوڵاتیانی هەرێمی کوردستان دابەش بکرێ. من پێم وایەوە پێشتر شەو قسەیەم کردووە تا پارتی وێچەتی حکومڕانی ئەم هەرێمە بن ئەم قەیرانش تەواو ببێ قەیرانیشتر دێتەوە ئەم قەیرانی تریش تەواو بێ قەیرانیشتر واتە ئەم وڵاتە تا پارتی وێچەتی حکمی بکەن قەیرانەکان تەواو نابن ڕۆژ بە دوای ڕۆژ قەیرانەکان زیاترە بن و تەنها موچەخۆران و هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش زەرمەندیەکە من ئەمان خۆیان زەرەر ناکەن ئەمان لە ئیشی خۆیان نەوەستاون کۆمپانیاکانیان بەردەوامن بزنس و بازرگانیەکانیان بەردەوامن گەندەڵیەکان و بەهەدەردان و بردننی سامانی گشتی لەلایەن ئەوانەوە بەردەوامە ئەوەندە داهاتیان بۆ خۆیان بردووە ئەوەندە سەروەت و سامانیان کۆ کردوتەوە کە نەوەی نەوەکانیشیان بیخۆن تەواو نابێ ئەوەی زەرەرەکە هاوڵاتیانی هەرێمی کوردستانن خەڵکی هەژار و فەقیرەکەیە موچەخۆرانن کە داهاتیان مانگ بۆ مانگە ئەگەر سەری مانگەگە 30 ڕۆژ جارێک موچە وەرنەگرن دەبێ قەرزی بکەن یاخود دەبێ ژیانێکی بە کوولەمەرجی ببەنە سەر بۆیە وەکو وتم تاکە چارەسەر لابردن و دوورخستنەوەی پارتی وێچەتی لە دەسەڵات ئەگەر نا تا ئەوان لە دەسەڵات بن ئەم قەیرانانە بەردەوام دەبێت. سپاس دەکەم کاک یادگار کاتیشمان کەمەوە گەر بە کوردی وڵامی چەند پرسیارێکی تەمام دێتەوە سەبارەت بەوەی کە ئێستا هەرێم دەتوانێت ینی لەگەڵ عێراق ڕێک بکەوێت ئەو جۆری گرێبەستانەی کە هەرێم کردوویەتی و نەوتەکەشی کە کریاری پێشتریە بۆ دەتوانێت لەگەڵ عێراق ڕێک بکەوێت کێشە گرێبەستەکان عێراق بە جۆری گرێبەستەکان ڕاستەوازی گرێبەستەکان جیاواز عێراق و هەرێمی کوردستان هەولێر و بەغا
کێشە ئەبێ متمانەیەکە لەوان هەرێم و بەقا هەرێمی کوردستان وعدی زۆرداوە بەڵێنی زۆراوە لە ڕابجێبەجێکە هیچی جێبەجێ نەکردووە لە مقابلیشە عێراق ئێستا لە وەزع زۆر خراپایە عێراق وەزعیدا بەرنامەی سعری نەوت لە $20 لە مانگی پێنج $8 لەژێر حتا ئەگەر بەم سعرەی ئێستا $15 نەوتی عێراق هەرێمی کوردستان لەبەر وەزع عێراق هەرێمی کوردستان ئەبێ ڕێکەوە لە بە شێوەیە لە شێوەکان بەڵام زەحمەتە لەوە چ عێراقی سیاسەتی تونەکە سەختەکە بۆی تەنازولاتی زیاتر بە هەرێمی کوردستان بکە و بتوانێت زیاترین تەنازول کوردستان بکە هەرێمی کوردستان غیرەوەی کە لەگەڵ عێراق ئاگەڕێتەوە ئەبێ هەنگاوی جددی بنێت بۆ ئەوەی داهاتی ئەوەی بتوانێت هەنگاوی سەریع دوور چاکسازیەکەیە کە خێرا ئەم بەرهەمەکەی بچنینەوە چاکسازیەک تریشمانەیە کە هاوتا لەگەڵ ئەما ئەبێ بۆ ئەوەی بتوانێت بەکەتەوامی چاکسازی بکە ئەگەر بێوێتە بێت باسی چاکسازیەکەی هێدانی کەسە صاحب نفوزەکان لە حکوومەت هەرێمی کوردستانە کەسانێکن کە بە بەرژەوەندیان ئەیرێ ئەگەر تا ئێستا حکوومەت نەیتوانیوە کە هیچ ئیجراعاتێکیان لەگەڵا ئەگەر حکوومەت هەرێمی کوردستان بێت چاکسازی سەریع بکە یاسایەکی تر کردووە ئەبێت تەنفیز بکرێ یەکتری هیچ بەهانەیەک نییە بۆ جێبکردنی کە خۆیان ئەڵێن داهاتێکی باش خاڵە سنووریەکان کێ بەت هەرێمی کوردستان لێ بەبەرسە بە بڕیارێک کە توانێت ئەگەر ئیجراعات بکە داهاتی خاڵە سنووریەکان کۆ بکاتەوە زۆر بە ئاسان ئەگەر بێوێ دیسان چونکە ئیرادەیەوێ هێزیەوە قووەتێ هەرێمی کوردستان تا ئێستا نەو ئیرادی پیشان ناوە نەو قووەتی پیشان ناوە کە ئەیگا هەرێمی کوردستان شانی ناوی لە ماوەی چەند ساڵی ڕابردووە ساڵ لە دوای ساڵ لە بەقا هێزە بێ مانەی هاوڵاتی ناوخۆی دەسەیە متمانەی نامی لەلای هاوڵات بۆ تایبینین وە لە نەتیجە بەداخەوەڵێم هەر باسێک بێتەوە باسی نیشتیمان پەروەردی پێفرۆشتەوە کە ئەتەمام نیشتیمان پەروەردی تەنها ئەوان نەبێ لە کاتێکدا هاوڵاتی ئاسایی نەڕۆشتووە شەڕی مەنسەب بکا لە بەغا هاوڵاتی ئاسایی نەڕۆشتووە شەڕی پۆستی وەزاری بکا لە بەغا تەنها ئەم حیزبەکەوایە و یاخبەکان دەسەڵات خۆشتون لە بەقا ئەمانیان کردووە لە پێناوی مەکسەبی حیزبیە ئامادە بوون تەناسب بکەن بە هەموو شتێک و خاڵێکی زۆر سەرەکی ئەوەیە ڕێکەکانی نێوان ئەو هەرێکان ڕێککەوتنی سیاسیە ڕێکەوتنی کۆنکرێتی قانونی نییە کە بتوانێت هەر وەختێک کاتێک کە انتخابات دەبێتەوە کێشێ دروستە بێ ئەزمەیەک دروستە بێ لە ڕێوان هەرێک بەقا دیسان کێشە ئەمانە تا بتوانین هەل یاسایی سەرەکی بۆ بدۆزیتەوە هەمیشە ئەمانە دووبارە بێتەوە پێناو بێن گەر ئەم ڕۆژ بەخا بەکارکە ئەم مانگەش چەکە بدێت هەڵێکی تر مانگێکی باشە کاگەدگار بەڵ دووبارە چەند باکات بەڵێ زۆر بە کوردی کەمتر لە خولەکەی پێشبینی دەکرێت نرخینەوەت لە مانگی 5 بەرز بێتەوە هیچ پێشبینی وا لە ئارانیە کە نرخی بەرزبوونەوەی زۆر بێت وەزێ زیابکە بەڵام بەچاوکردنی ئەو نەوتە زۆرەی لە بازاڕایە ئەمپارەکانی چکان لە فەرقنایە ئەو چاوەڕە ناکرێت نرخی نەوت تا ئەخیری ساڵیش بچن یعنی نرخی نەوت کاریسەیەکی بەسەرا هاتووە لە مێژووە بێوێ نەبووە تا شوێن نییە نەوتی لێ پرۆشێ کە عێراقیش لە چاپ وای کێشەی دۆزی خۆی بۆ نەوتەکەی کەواتە نرخی پێ خۆمان ئامادەکەین تا ماوە پێش نرخێکی بێ ئەو نەزۆر نادێت سپاس دەکەم کاکاوە کەمتر لەنی خولەک ئەو 24 ملیار و 600 میلیۆنی کە کۆکرابەوە لە سەرمایەداران هیچ بەرازسووتان بۆ کردو بە سەرەجاران دابەشکرا بە کورتی بێ سپاس دەکەم چونکە جگە لەمە چەخۆرانەوانیش دۆخیان خراپە بەڵێ ئێمە بە دۆدا چوونمان کردووە کە ئەو پارەیە وەکو حکوومەت خۆی دەڵێت زیاتر لە 7 ملیاری سەرف کراوە هەرچەندە ئەوەش بەڕاستی گومانی لای ئێمە دروست کردووە هیچ دەوام نەبووە دەوام هیچ فەرمانگەیەک نەبووە تەنها تەندروستی و ناوەخۆ دەوامیان کردو هەتا سەرۆکی حکوومەت و جێگرەکەشی دەوامیان نەکردووە ئەو 7 ملیارە لە چی و چۆن سەرف کراوە وەکو دەزانن پەرلەمانی کوردستانیش وەکو هەموو مؤسساتی حکومی دەوامی تێدا نەکراوە بەڵام لە ڕۆژانی داهاتوو
لەگەڵ ستافی ئەنجومەنی وەزیران قسە ئەەکەین و دەبێت بۆمان ڕوونکەنەوە کە ئەو پارەیە چۆنە و لە چی خەرج کراوە. ئێمە چاوەڕێمانە کرد ئەو کۆمەک و هاوکاریە لە خزمەتی خەڵکی فەقیر و هەژاری هەرێمی کوردستان بێت، هەر ناکرێی مانگێکی کرێچیەکانیان بۆ بدرێت یاخود مەبلەغێک پارە بە شێوەیەکی نەقد بەسەریان دابەش بکرێ، بەڵام وەکو دەبینین نەپارەکە تەوزیع کرا و هیچ هاوکاری و کۆمەکێک درایە خەڵکی هەژار و نەدار. بۆیە ئەمە جێی پرسیارە حکوومەت بەو هەموو داهاتەی خۆی تێر نەبووە هاتووە کۆمەک و هاوکاری کە بۆ خەڵکی فەقیر و هەژار کۆکراوەتەوە ئەویشی خواردووە بەدەست. زۆر سپاس بۆ بەڕێزان کاوە عەبدولقادر ناوی پەرلەمانی کوردستان، هەروە یادگار سدێ ماستەر لە بەڕێوەبردننی نەوت و گاز و شارەزا لە گرێبەستە نەوتیەکان. سوپاس بۆ بینێرانی بەڕێز، سوپاس بۆ هاوکارانم، خواتان لەگەڵ.